ڕەنگە باشترین پرسیار بۆ ئێمە بەڕێزانەوە بێ کە بەڕاز ئێمە ئێستا لەکوێ ئاژین. ئەم لەحزەیە کە ئێمە ژیانکردنی ئێمە ئەگرێتە خۆی چ لەحزەیەکە و ئێمە لە چی ئێستایەکە ئاژین. ئەویش بەڕاستی ئەوەیە کە ئێمە لە سەردەمێکە ئاژین کە ڕوودا و حکمێکە، ئەوەی کە مەسەلەن بۆ منە ڕوودا و گەمە بە ژیانی ئێمەکە، ڕوودا و ئێمە ئێنێ و ئەبات. ئەم لەحزەیە لەحزەیەکی زۆر گرنگە، چونکە یعنی ئەگەر نمونەیەک بینینەوە بەوەی کە پرسیار لەوە بکەین بڵین ئەرە بەڕاست ئەو کاتژبرانەی کە ئێمە بە دیار میدیاکانەوە دانیشین، ئەو سەعاتانی کە بە دیار تەلەڤیزۆنەکانەوە دانیشین، تەنانەت کە لە ناو ماشێنەکانمان گوێ لە ڕووداوەگرین، زۆر لەو سەعاتانە زیاتر نین کە ئێمە ئیشی تیاکەین. لەبەرچی لەبەرەوەی کە ڕوودا و لە ژیانی ئێمە بێ بەشتێکی گرنگ، کە ئێمەڵین ڕوودا و شرتیە قسەمان لەسەر هەواڵ بێ، لەسەرەوەی کە دوو ماشێن لەسەر ئەو جادەیە خۆیان پێ کێشاوە، ئەمە هەواڵە. بەس ئێمە باس لە ڕووداوەکەین. ڕووداو یعنی بەیەکدا کێشانی دوو قەزەی گەورە. باسی ئەوەکەین کە دوو واقع بەریەکەکەون. ئەگەر نمونەیەک بێنمەوە لێرە، ئێمە کە باسی ڕووداوەکەین، باسی 5 ئازاری ساڵی 1991 سیرکە. ساڵی 1991 خۆپیشاندارێکی گەورە دروستەکە و ئاڵۆزێکی زۆر دروستە بێ و ڕووداوێکی زۆر گرنگ گەورە دروستە بێ. ئەم ڕووداوە ئەتوانێت قۆناغێک ئێمە بەرێت مەسەلەن بۆ قۆناغێکی تر، واتە ئێمە ئەو ژیانەی کە لە پێش ساڵی 1991 هەمانە، هەمان ئەو ژیانکردنەیە کە مەسەلەن بۆ منە لە دوای ئەوە هەمانە نەخێر، کەواتە ڕووداو بۆ خۆی بێتە شتێکی گرنگ و زۆر 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 گرنگە کە ئێمە بەم چاوەوە سەیریکەین. و من ئەمەوێ ڕاستەکەی بەوەی کە بابەتەکەم زۆر زۆر دوور نەکەوێتەوە لە شتی عەمەلی، ناچارە بم بەوەی کە هەمیشە پێیەکم لە ناو تیۆرەکەی خۆما بێ، قسە لەسەر تیۆرکەمەوە هێندێک نمونەش بێنمەوە بۆ ئەوەی کە بەرجەستەی کەمەوە پەیوەستی کەمەوە بە ئێستاوە. تەمان ڕووداو لە ژیانی سیاسیا زۆر مهمە. هەر یەکە ئێمە مەسەلەن بۆ مەرکە لەم هۆڵە دانیشتین بە جۆرە لە جۆرەکان لە ناو کایەکی سیاسیا کارەکەی. هەر یەکەمان مۆقعەتێکی سیاسیمان هەیە لە ناو هێزێکی سیاسیە. هەر هێزێکی سیاسی بتوانێت ڕووداو دروستکە، ئەبێ بە هێزێکی کارا و بەرجەستە کرد. و هەر قیادەیەک بتوانێت ڕوودا و دروستکە دیسان جارێکی تر دەبێت بە قیادێکی بەهێز. و هەر چۆنەڵێ قیاداتێکی سیاسی بە شێوەیەکی گشتی توانی ڕووداومان بۆ دروستکە، ئەوە دوایی لە کۆمەلگا لە فۆرمە گشتیەکەیە شایەتێ بێ لەسەر ئەوەی کە ئەم هێزە سیاسیە هێزێکی کاریگەرە و توانای دروستکردنی ڕووداوی هەیە. کەواتە ڕووداو لە ژیانی ئێمە ئەبێ بە سەنتەر. بۆیە ئێمە لێرەوە ئەڵێن ڕووداو شتێکی گەورەترە لەوەی کە باسی هەواڵەکەین یا باسی خەبەرەکەین. خەبەر ئەوەی کە گوترێ خەبەریا گوترێ هەواڵ و دروستکردنی ئەوەی مشتەقاتی مەسەلەن ڕووداوە. اینجا با بزانین ڕووداوەکان چەند کارلێک لە یەکەکەن. تۆ سەیریکە. ڕووداوێکمانەیە پێ گوترێ شەڕی مووسڵ. ڕووداوێکیشمان هەیە پێ گوترێ ڕووداوی خۆپیشاندان یاخود بایکۆتی مامۆستایان. تۆ سەیری ئەم ڕووداوانەکە چۆن کارلێگەکەن. سەر لە بەیانیان کە خۆپیشاندانەکان زۆرن، حەجمیان گەورەیە، کاریگەری لەسەر ڕووداوەکەی مووسڵ دروستەکات. واتە ئێمە لە بەیانیانە لە تەلەڤیزۆنەکانە ڕووداوی مووسڵ بە غیا ببینین. بۆ لەبەرەوەی ڕووداوێکی ترەیە کاری لەسەرەکە، یاخود با بڵێن کاریگەری لەسەردایانێ، بەڵام دوانیەوە ڕۆ هەمان شت دێتەوە. ڕووداوی ئەم مامۆستایە کە شەهید بوو، ببینیتان ڕووداوێکی چەند گەورە بوو، هەمومانی مەسەلەن بۆ منە لە خۆیەوە پێچا. تەلەڤیزۆنەکانی هەموو سەرقاڵ کرد، میدیاکانی هەمووی سەرقاڵ کرد، فەیسبووکانی هەمووی داپۆشی. لەبەرەوە بەڕاستی ئێمە ئەبێ بەم چاوەوە ئەم نمونە سادانە بۆیە هێنمەوە کە ئەندازێک لە ڕەنگە لە چوارچەوەی پەیپەرەکەی خۆمان نەبێ، بۆی کە بزانین بەڕاستی لە ژیانی ئێمە ڕوودا زۆر زۆر گرنگە، بە تایبەتی کە ئێمە لە ژیانێکی مەسەلەن بۆ منە ژیانێکی سیاسیا کارەکەین و ڕەنگە ئەب باەخێکی زۆری هەبێ بۆ کەسانی کە لێرە دانیشتون. بەڕێزان، هەر هاتنی مرۆڤ وەسە زەوی بەخۆی چۆنەڵێ ڕووداوێکی گەورەیە. و ئەوەی کە ئەو ناوینا لەو لەحزەیە کە مرۆڤ دێتە سەر زەوی شارستانیەت دروستە بێ، وەردە وەردە گەڕان بە دوای دۆزینەوەی دنیا و ئەو پێدراوانی کە دنیا هەیەی، ئەمە هەر بۆ خۆی بەدەیان و سەدان مەسەلەن بۆ منە ڕووداوی دروست کردووە. کەواتە یەکەم لەحزەی هاتنی مرۆڤ بۆ سەر زەوی پێگوترێ ڕووداو. یعنی با ئەوە بڵێن بە زمانە زۆر سادەکە دەرکردنی ئادەم عەلەیهی سەلام لە بەهەشتا ڕووداوە. ڕووداوێکی زۆر زۆر گەورەشە. تەنانەت خوای
پەروەردگار لە قورئانی پیرۆزە تۆماری کردووە و تا مرۆڤایەتی بمێنێ واتە ئەم خەبەرەیە ما خوێنینەوە ئەی خوێنینەوە ئێمە لە سەرەتا لە بەهەشت بووین دەرکراوین هاتوینە سەر دنیا جارێکا گەڕێنەوە بۆ بەهەشت تەبەن ژیانی مرۆڤ بە جۆرێک لە جۆرەکان بەردەوام لە ناو ئەو پێدراوانەیە دێت و دەچێت کە ڕووداویان تا دروستە بێ تۆ سیرکە هەمومان ڕۆژانە ململانەیەکەین لەگەڵ ژیانە من ئەگەر کرێکارێک بم بەیانی هەڵسم بۆ ئەوەی کە بچم بۆ کرێکاریەک ئەمەوێ ململانێ بکەم لەگەڵ ژیانە چونکە مەگەر نەچم بۆ کرێکاری ئەگەر پارەم دەست نەکەوێ ناتوانم بژیم کەواتە من لە ناو معادلەیە کاژیم لە ناو ململانەیە کاژیم کە دوایی ئەمە بە جۆرە لە جۆرەکان ئەبێ بە جۆرێک لە ڕووداو خۆ ئەگەر ڕۆژێک لە کرێکارەکەی خۆمە کەنزێکم دۆزیەوە بێ بە ڕووداوێکی گەورە بەڵام خودی ململانەیەەکە لەگەڵ ژیانە ئەمە بە جۆرە لە جۆرەکان دەچێتە چوارچێوەی ئەوەی کە پێگوترێ دروستکردنی ڕووداو دەشێ ڕووداو بە شێوەیەکی زۆر ئەرێنی سیرکەین تەبان بەڕێزان چۆن وتمان هەر هێزێکی سیاسی توانای دروستکردنی ڕووداوی هەبێت دەتوانێت هێزێکی بڵێن هێزێکی دیار بێ چۆن مەسەلەن بۆ منە هەر دام و دەستگایەک مەسەلەن توانی خەبەرێکی بە چۆن ڕووداوێکی گەورەمان بۆ دروستکە دەتوانێت بڵێن ئەو دەستگایەکی بەهێزە خودی ئەو کۆمەڵگایانەش کە ڕووداویان تا زۆرە و بەردەوام مەسەلەن بۆ منە ڕووداویان تا ڕۆدا دەشێ بڵێنەوە کۆمەڵگایەکی بەهێزن ئەو ساتێک کە ئێمە بێدەنجین کاڵێن بێدەنگ بەماناز قوڵەکەی کە ژیانمان چی دیکە جوڵانەوەی تیانێ لە بواری ململانێکردن و دروستکردنی خەبەرە ئەبین بە کۆمەڵگایەکی مردوو ئەو لەحزەیە کە دێنە دەنگ ئەو لەحزەی مەسەلەن ململانەیەکەین ئەو لەحزەیە کە شانسمانەیە بۆ ئەوەی کە ڕووداو دروستکەین دەشێ بڵێن ئەو کۆمەڵگایەمە کۆمەڵگایەکی زیندووە تەنانەت لە نێوانە شارەکانە دەتوانین ئەم هەڵاوێردە بکەین شارێک کە توانای یەکەم دروستکردنی خەبەر دروستکردنی ڕووداوی هەیە ببوور من زمانە زۆر لەسەر خەبەر ڕاتوە وەختێک کە ئەڵێم مەبەسم ئەوەیە کە ئەڵەم خەبەر مەبەسم ڕووداوە هەرچەنە خەبەر و مەسەلەن بۆ من هەواڵ زۆر جیاوازن لە ڕووی چەمچی فکری و فەلسەفیەوە بەڵام ئەگەر بیستان کە من وتم خەبەر یعنی مەبەسم ڕووداوە ببورن لەبەرەوە بەڕاستی بەڕێزان هەر شارێک هەر وڵاتێک توانی خەبەر دروستکە و توانی بەردەوام خەبەرەکانی نێڵە کۆن بن خەبەرێک دروستەکە دوایی ئەو خەبەرە وردە خەریکە کۆنە بێ خەریکە مەسەلەن هێزی نامێنە خەبەرێکی تر بەدوایە هێزی سیاسی وایە هەر هێزێکی سیاسی لە معادلەی سیاسی و لە ململانەی سیاسیە توانی مەسەلەن بۆ منە بەردەوام لە ناو خەبەرەکانە بمێنێ بەردەوام نێڵێ خەبەرێک کۆن ببێ بە وردە خەبەر ڕازی نەبێ بەڵکو بەردەوام لە ناو سیلسیلا بمێنە لە ناو ململانێکا بمێنێتەوە ئەوە کۆمەڵگایەکە شایەتی بۆ زیندوێتی ئەوەدا چونکە دوایی شورۆڤەکارەکان ئەوانەی کە لەسەر خەبەر ببورن لەسەر ڕوودا و قساکەن و ڕوودا و شیەکەنەوە دوجار باسی ئەو ڕووداواکەن کەم هێزە سیاسی یاخود با بڵێن ئەو شارە یاخود ئەو وڵاتە دروست کردووە لەبەرەوە پێوەری شاری زیندوو پێوەری گەلی زیندوو پێوەری کۆمەلگای زیندوو بەسراوەتەوە بە خەبەر هەر کۆمەلگایەک هەر شارێک هەر واقعێک هەر هێزێک توانی زۆرترین ڕوودا و دروستکە ئێمە شایەتی بە ئەوەی بۆ دەین کە ئەمە هێزێکی زیندوو